سڵاوتان لێبێ بەڕێزان لە یاڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگ دێنە خزمەتان لەسەر پرسێکی گرنگ کەویش پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. خۆتان نەزانن نزیکەی مانگێکی ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ئەم هەڵبژاردنە لە دوای ئەوەی 6 ساڵە هەڵبژاردن بە بیان و هۆکاری جیاواز دواخراوە. لە ئێسەیە کە هەڵبژاردن ئەکرێت کۆمەڵێ تایبەتمەندی جیاوازتری هەیە وەک لە هەڵبژاردنەکانی پێشوو. ئێمە لە بەرنامەیە بە تێر و تەسەلی سەر ئەو بابەتە قسە ئەەکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک عومەر عینایەت پەرلەمانتاری پێشوو، کاک ئەنوەر حوسێن ڕۆژنامەنووس. ئەتی کۆتاکان کە بۆ شێوازە بوو هەم کەم کراوەتەوە هەم بەشیش کراوە بەسەر پارێزگاکانە. زایدەن کۆمسیۆن سەرپەرشتیەکە کۆمەڵێک ینی حاڵەتی تایبەت هەیە کە لەم پرۆسەیە کە بەرەڕووی ئەچین جیاوازترە بێ وگلەوانی تر. ئەمە تۆ بۆ یەچیت کە ئەم جارە جیاوازتر بێت، ئەم جارە جیاوازتر بێت و ڕێژەی بەشداری بەو حکومەی کێمە 2021مان هەیە لەبەرەوەی کە هەڵبژاردننی 2010 هەندێک خولقات و تەزویر کرا خەڵک لە 2021 ئەوەی زانی هەبان هەڵبژاردننی پێشووە بەو میکانیزمەیە، بەڵام کە زانی بەو شێوازە نیە و خەڵک سەیری کرد پرۆسەیەکی نوعی باش تا ڕادێکی باش بەڕێوە بچووە. ئێستا ئومێدێکی بۆ گەڕاوەوە کە زیاتر بەشدار بێت و بە شڕوپڕی بەشدار بێت لەبەرەوەی نیسبەتی بایکۆت تا زیاتر بێت لە قازانجی خەڵکی ناڕازی و خەڵکە عامەکە نییە کە زۆرینەی منکوب و پەراویست خراپ لە هەرێمی کوردستاندا. لە کۆی ئەمانە ڕائت چێتەوە؟ زۆر سپاس بۆ جەنابێت، سپاس بۆ کاعومەری. وەڵام من تەییدی زۆری قسەکانی کاعومەرەکەم بێگومان ئەو خولانەی پەرلەمان نەیتوانی وەکو پێویستبیەوە خولی پێشوش منیش تەییدیەکەم کە خولێکی باش نەبوو. لە ڕاستیە هەموو ئەو ڕوودا و بابەتانەی کە لە ڕابردوو تەراکومی کردبوو وای کرد کە مەسەلەن ئەوەی کاعومەری پەرلەمان ئاوای لێبێ و خەڵک بێئومێد ببێ. بەداخەوە چەند هۆکار هەیە تا ئێستا ڕێژەی بەشداری خەڵک ساڵ بۆ ساڵ هەڵبژاردن بۆ هەڵبژاردن کەمتر و کەمتر بۆتەوە. فاکتەرگەلی زۆرە بە نظری منیشیانەوەی کە خەڵک پێیوا بووە هەر دەنگێگەدا مەسەلەن ناتوانێت پرسی سیاسی لە کوردستان باشترکە، ناتوانێت پەرلەمان نەیتوانی ژیان و گوزەرانی خەڵک بگۆڕێ، نەیتوانی یاسا و مەبادیئی باش بە قازانجی خەڵکی هەژار و کەم دەرامەت باشتر بکە. زۆرتر ململانی ئیدۆلۆژی و حیزبی بوو و لە هەمان کادا مەسەل لە ناو پەرلەمانە ئەکسەریەت یا ئەوانەی کە زۆرینەن ڕێزی کەمینەیان ناگەر و هەموو ئەو بڕیارانەی کە بە قازانجی خۆیانە ئەیدەن لە کاتێکا کە پەرلەمان ڕاستە لەسەر ئەساسی ئەقەلیەت و ئەکسەریەت بەڕێوەچێ، بەڵام وەختێک کە تۆ هەندێ بڕیار مەسەلەن کەمینایی هێنێ لە قازانجی خەڵکە پێویستە ئەکسەریەت زۆرینە دیفاع پشگیری لێ بکە. بەڵام بەداخەوە ئەکسەریەتی پەرلەمانی کوردستان هەم مخالیفی ئەقەلیەت بووە هەم مخالیفی ئۆپۆزیسیۆنەکەشی بووە. هەمیشە ئۆپۆزیسیۆنەکەی بە نەیاری سەخت سیر کردووە. مەسەلەن هەموو ئۆپۆزیسیۆنانەی بوون لە هەر خولێکدا، مەسەلەن بستنەوەی گۆڕان کاکومەر خۆی تیای بووە، نەوەی نوێیە، زۆر جار مەسەلەن کۆمەڵی دادگەری، هەموو ئەمانە هەر هەنگاوێکیان نابێ بە نەیاری سیر کراون. نەگۆکۆی وتویانە ئەوە بۆیە کە مەسەلەن دەنگەکانیان زیاد کە ئەوە بۆیە مەسەلەن بەرژەوەندی شخصی بەرنە پێش، ئەوە بۆ دژایەتی مەسەلەن پەرلەمانە بەداخستووە ینی ئەمە ناڵم ئەکسەریەت ئەکسەریەت ینی خۆی لەوە تێناگات کە پرۆسی سیاسی بریتێ لە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات حکوومەت دایمە خۆ بێ جیاوازیان. منیش باسیەوە بۆکەم زانی یەکێ لە پایەکانی دیموکراسی ئەگەر پەیوەندی هەیە بە ئەکسەریەت و ئەقەلیەتەوە ئەبێ ئەکسەریەت ڕعایەتی ئەقەلیەت بکە نەک حەسفی بکە، نەک حەسفی بکە، یعنی هیچ گوێی لێ نەگرێ بە حکمیەوەی بەش زۆری بڕیارەکانی پەرلەمان بە دەنگی ئەکسەریەت تێپەڕیوە کە هەم حسابی لەسەر ئەقەلیەت نەکردو هەم حسابی لەسەر بۆ چوونی خەڵک نەکردو. ئەمە گرفتێکی شێوەیە ڕێژەی دەنگدانی خەڵک بەڕێی من ئەم سەبەب و فاکتەرانەی هەیە کە بێ مەسە ئەم هەر لە هەموو دنیا پەرلەمان ئیشی چییە؟ کاکبەر مەسەلەن بۆ خۆی پیاوێکی شارەزای و هەم ئەندام پەرلەمان بوو، ینی مەسەلەن دەرکردنی کۆمەڵێکی یاسا و ڕێنماییە کە بتوانێت قەیرانەکانی ئەم کۆمەلگایە چارەسەر بکە، بتوانێت هەموو ئەو کێشە و گرفتانەی ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژیانی خەڵکی هەژار باشتر بکە. مەسەلەن تۆ بێ من لانی کەم بەرنامەیەکت هەبێ
بێ لەم خولەی پەرلەمانە تۆ چەند یاسا دەرەکەی چەند کێشە و قەیران هەیە لەم وڵاتەیە بۆ ئەولەوێتی ئەم قەیرانانە ئەدەی بەچی وە چۆن چارەسەریان بۆ دۆزیتەوە و لەوەش گرنگترەوە بەداخەوە پەرلەمانی کوردستان شتێکی کامەرەگەم کەوتۆتە ژێر هەیمون ئەژمەنە و هەیمونی حیزب و حکوومەتەوە ینی مەسەلەن نەیتوانی بۆ خۆی سەلاحیت جگە لەو هەموو قەیرانانەی تووشی بوو داخستنی فشار خستنە سەری ئەمانە چیەکە ئەمانە هەمووی لای خەڵک بێ ئومێدی دروستەکە کاکە ئەم پەرلەمانە و ئەم خولە ئەگە بەم شقلە بێ ناتوانێت هیچ لە ژیانی خەڵک بگۆڕێ و ناتوانێت و زۆر جار ملیبلانەکانیشی تون کردوتەوە یعنی من لەگەڵەوەم پەرلەمانە بێ بنی قاشی تیاابێ دەنگی تیاابێ بەڵام هەندێک ڕوودا و ڕوویداوە بەداخەوە ئەمانە بڵم وەکو باسی حزب بکەین بەڵام هەندێک جاریش مەسەن هەندێک لە ئەندام پەرلەمانەکان ڕێزمەیە بۆ کاومەر ڕعایەتی مەسەلەن فۆرمی پەرلەمان بوون ناکە پێی وایە هەر قسەیەک هەیە ئەبێ بیکە پێی وایە هەر معلوماتێک لەنا ئەو جەلسانەی پەرلەمان هات و هەر ڕقەمێکی بەردەستکەوت ئەبێ بڕوا لە میدیا بڵاوی کاتەوە لە هیچ کوی دنیا شتیوانە ڕاستە حەسانەی هەیە بەڵام لە هەمان کاتچە بەرپرسیارەتی لەسرە تۆ بینی مەسەلەن لە پەرلەمانەکانی دنیا هەموو ئامار و ڕقم و معلوماتەکان بێتە سەر میدیا شتیوانەیە بە پێی پێویستێتە دەرەوە لێرە باوەڕکە هەندێک لە ئەندام پەرلەمان ینی جەلسەی پەرلەمانەکە تاو نەبووە بە تەلەفۆن شتەکانی یاوەتە میدیا ئەمە ینی تۆ ئەمە چیەکە ئەمە ڕێزم هەیە ئەم پەرلەمانەکە بێئەرزژەکە و ئەم حەسانەیە بێئەرزژەکە و ئەمانە بتێ نەتەوێت کاریگەری سلبی لە سەرتی ڕوانینی خەڵکدانێ زۆر باشە ئەو قەیرانانی کە هەیە بەڕێی تۆ کۆتایی تێ بە بەشدارێکی گەرم و گوڕی هاوڵاتی کە بەشدار بێت ینی جەنابتان نخبەن جەنابتان دەستەبژێرن لەم هەرێمی کوردستانە ینی تەوعێتان چییە هینتان چیە بۆ خەڵک کە خەڵک زیاتر بەشداری لە هەڵبژاردن بکە لەبەرەوە بایکۆت هیچ ئیزافەیە ناکات وەکو سفرێکە بێگومان ئەوەی جەناب دێڵێ ڕاستە مەسەلەن بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردن سادەترین مافی خەڵکە وەکو تۆش وتت یعنی ئەتوانێت ئاڵوگۆڕ پێک بێنێ و چەنە ڕێژەی بەشداری خەڵک زۆرتر بێ کە منیش پێم وایە ئەمجارە ڕێژەی هەڵبژاردننی خەڵک زۆرترە بێ بە حکمیەوەی کە ململانیەکانی نێوان دوو لیستی سەرەکی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستان زۆر تونترە و تۆ ئەوە دەستکرد نییە ئەو هینی جیاوازی کە دروستی پێ ئەخرەزانی ناکرێت ئەو هەموو خطابە توندەی کە هەیە دەستکرد بێ و پێشم وایە پێشتر هەڵبژاردنەکانی پێش و هەر ئەو سیناریۆ ئیجازە بێ با من بڕوونکەمەوە بۆ خۆم پێم وایە مەسەلەن سیناریۆ نییە و ئەزانی بە دلیلی ئەوەش کە سیناریۆ نیە مە پێمان وایە لە دوای هەڵبژاردن ئەگەر ئەمە شاید ئەگەر بکری هەڵبژاردن من بۆ خۆم بەڕاستی گومانم هەیە کە هەڵبژاردن نەکرێ ئەگەر دوای بپرسی بۆ ڕەنگە پێت بڵم بەڵام لە هەر حاڵدا ئەگەر هەڵبژاردن بکرێەوە ئەم قسەی کە منێک کە موتۆڵی مەسەلەن پێچە سیناریۆ بێ پێم وایە بێ بە دوای هەڵبژاردننی کوردستانە تشکیلکردنی حکوومەت زۆر کارێکی قورزە بێ بەو دلیلی کە هەر ئێستا مەسەن یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە کە پێویستە لە حکوومەتی داهاتووە مەسە ئیستحقاقی زیاتریەوێ و ڕەنگە پرسی مەسەلەن 11 کورسی کۆتا نەماوە وەکو تۆش لە پێشەکەی وتت 5 کورسی کۆتا دابش کراوە مە هەڵبژاردن بۆ بە 4 بازنە هەموو ئەمانە تەحولی گەورن لە هەرێمی کوردستان ڕوویداوە ڕەنگە نیکاساتی زۆر بە دوای خۆیان بێنە بەڵام بە نظری من ئەوەیە کە ڕێژەی بەشداری خەڵک بڵێ فعلەن کاریگەری زۆری هەیە ئەگەر ڕێژەی دەنگدان زۆر بێ بەڵام لەوەش گرنگترەوەیە کە بتوانێت مۆزاییکی ناو پەرلەمان بگۆڕێ یعنی ئەوەی کە پێشتر باسم کرد ئەکسەریەت نەبێ کە بتوانێت هەموو بڕیارەکان بەڕقبەتی خۆی لە بەرەوەی ئەکسەریەت لە پێشاڵی با زۆرینە نەبێت لەو لا شۆگە زۆری نەبێ لە حکومت پێک نایە یعنی ئەمە ئەو کاتە چۆن نەبێت آخر مەسەلەن ئەمەیە گرفتەکە کە ئەبێ ئەگەر ئەکسەریەت ڕێزی کەمینە بگرێ مثل ئەکرێ حکوومەتێکی تەبیعی پێک بێ بەڵام قسەکەم ئەکسەریەتێک کە باوەڕی بە دیموکراسی نەبێ وەسەل هێزەکانی تر قبوڵنەکە بسەن گرفت دروزەکە گرفتی پەرلەمانی لە چەند خولی پێشوو چی بووە ئەوە بووە کە مەسەلەن ئۆپۆزیسیۆنەکان پێیان وایە گویان لێ ناگیرێ حقیقەتەکەش ئەوە بووە من ڕاستە کورسیەکانی کەمە گوێی لێ نەگیراوە پرۆژەکانی قبول نەکراوە مەسەلەن نەوەی نوێ چەند پرۆژەی تەڕح کردووە بەوە چوونی جەنابەت مەسەلەن دەیان پرۆژەی تەڕح کردووە بەڵام لەبەرەوەی کەمینە بۆ گوێی لێ نەگیراوە پرۆژەکانی نەچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە مەسەلەن پێویست مەسەلەن ئەمە گرفتە بۆیە قسەکەم وایە کە ئەبێ ڕێز لە ئەقەلیەت بگرێ من پێم وایە لە پەیامەکەی پێشووی من جەنابەت باش نەگەیشت ئەوەیە کە من ئەڵێم کەمینە بێ ڕێزی لێ بگیرێ مەسەلەن ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکە ڕێزی لێ بگیرێ بۆیە پێویستی بەوەیە مۆزاییکی ئەم پەرلەمانی کوردستان بگۆڕدرێ
یعنی پێکاتی جیاوازی تیاابێ و ئەمە چێتوانێت ئەمە بکە ئەمە لە پرسی دەنگدانە خەڵگە توانێت ئەمە یەکلاکاتەوە ئەم هێزانت وەکو چۆن مەسەلەن ١١ بۆ بە 100 کورسی ئاڵوگۆڕ پێکاتەوە و ئاکرێ مەسەلەن کورسیەکانیش جارێشکە بە دەنگی خەڵک ئاڵوگۆڕی تیاابێ مۆزاییکی تیاابێ بۆی بتوانێت مەسەلەن جۆرێکی تر سیاسەتدا ڕێژە لە هەرێمی کوردستان کە بە نظری من پێچێ واش بێت چکە ئەمە بۆی کوتم کورسیەکان کەم کراوەتەوە و هەم ئەمە خاڵێکە خۆ زۆر گرنگە خاڵێکی تریشەوەیە ئەبێ بەسە لە مزین کارکتەری ناو ئەم پەرلەمانە چێن بەداخەوە ینی مەسەلەن هەندێک جار مەسەل ئەم هێزە سیاسیانە ئەم لیستانە خەڵکێک شایستە کاندی دەکەن کە بەڕاستی مەسەلەن ناتوانێت ئەمە ناتوانێت کۆمەلگا ئیدارە بە ناتوانێت کۆمەلگا بەڕێوەبەرێ ناتوانێت یاسا و لە بەرچەوەندی خەڵک کارکە خۆش دەزانن مەسەلەن چێسا کاکومەر جوانی فەرموو مەسەلەن بۆچی هەبێ مەسەلەن کلانی کەم کاکە یەکێک بێ کە شارەزایی هەبێ خبرەیەکی هەبێ پسپۆڕەیەکی هەبێت بەڵام ئێستا خۆت دەزانی خەڵکی وا خۆی کاندید کردووە مثلەن هەر لەبەرەوەی مەسەل لە سوسیال میدیا دەرکەوتووە کاکە پەرلەمان شوێنی من ئەوانش تا ڕادێک ئاساییە بەڵام ئەوە خەڵک هۆشیاری خەڵکێکە ئەوە با دنیا خەڵکی کاندیدەکە عومەر خەڵک کاڵی نەبژار یعنی ئەو کاتە هینزانی ئەوە گرنگ ببوورە تاچی ئێمە هەموو تاچێک خۆی ئاساییە ینی قانون نییە براکەم تا ئەم بەڕای من هۆشیاری حزبەیە موچەخۆری باش موچەخۆری دەنگدەری هەیە کاکومەر جگەلەوە دەنگدەری موچەخۆری بەڕای من هەڵبژاردن تا هەڵبژاردن هۆشیاری زیاتر هەندێک زار خەڵک هەر بۆ ینی مەسەلەن ئەوەی کە جن ئێمە وتمان ناڕازین ئەڵە دەنگ بۆ فڵان کەس دەدەم هەر لە بەرەوەی پێی وایە کە نەتیجەی نییە دەنگەدا بە خەڵکێک بە کاندیدێک کە پێی وایە ئەگەر پێ پەیوەندی بە ئەوەی کە تۆ باست کرد ینی بەڵێ بەشێشانی ینی با کۆمەڵی لیستی زۆر هەبن ئەمە زۆر تەبیعێ کۆمەڵی خەڵکی زۆر هەر خۆشیان کاندید کەن بەڵام نادەم لە چوارچێوی یاساکە بەڵام ئەوە خەڵکە دیارێکەشی هەڵەبژێرێک چیەکە بە زۆری نوێ ئەگەر بێت و جارێکی تر ئەم دەسەڵاتت دەبچێتەوە ئایا بەڕێی تۆم قەیرانان چارەسەر بوون کاگەنور یان هەر ئەم درێژە ئەکێشێ یان کۆڵێ پینە و پەڕۆ ئەگاتە دوای نیۆڕۆ هەر بۆم شێوازە بێت زانین کا یاقوب ئەمە تۆ جەناب دوتست لە قسەکان تاسانەوەی خەڵک ناڕازیە وشی خۆش دوتت ئەم جارە پرۆسی هەڵبژاردن لە دەستێکی ئەمیندا ینی با بڵێم کۆمیسیۆنی سەربەخۆ بژاردنەکانی عێراق بەڕێوەیە بە من هیوادارم مەسەلەن وابێ ئەم پەرلەمانەوە کووتم مۆزاییکەکەی بە شکلێک بگۆدرێ کە بتوانێ مەسەلەن هەموو ئەم قەیرانەیە کە هەیە چارەسەری بکە کە بۆ خۆم پێم وایە هێشتا هەیەکێتی و پارتی مەسەلەن لەگەڵ هەموو ئەو ڕەخنانەی جەنابەت و حکومەت لەسەری هێشتا خەڵک دەنگیان پێدا هێشتا ئەمانە هێزن لە ناو پەرلەمانی کوردستانە ئەگە قسەکە لەسەر دەنگدان بێ ینی باوەڕت بۆ دەنگدانە هەبێ وەکو جەنابی شتوتت کۆمیسیۆنی سەربەخۆ بژاردنەکان سەرپەرشت عێراق سەرپەرشتیەکە و ڕەنگە نەتوانێت تەزویر بکرێت ئەگەر پێش و کرابێ و دڵنیاشم کە کراوە بەرحاڵ من هیوادارم ئەوە وابێ و ئەگەر قسەکە لەسەر خەڵکە کەواتە خەڵگە بێت دەنگ بە هێزێکی جیاوازتر نیە بۆی بێ ئەم پەرلەمانە کارا فعال بکە ئەمە مەسەلەن پێم وایە جەنابەت تەییدی ئەمەت کرد بەڵام کاک عومەر خۆی لە بستنەوەی گۆڕان بووە 25 کورسیان هێناوە لە یەکەم هەڵبژاردنە هێزێکی بە قووەت و کاریگەر بوون بەڕابرایەتی جەنابی کاک نوشیروان بەڵام لەگەڵەوە نەیانتوانی ئاڵوگۆڕ پێک بێن یەکیانەوە بوو کە ئەرقەل ئەو کێشە و گرفتی سیاسی و یاسایی زۆریان بۆ دروست کرا دووهەمیش بە دوای ئەمەیە ناگەی سەر جیاوازە ئێستا سەردەمی دادگای فیدراڵیە ئێستا سەردەمی یعنی تۆ بە یەک سکاڵا ئەتوانی توانرا یاسەنەوەی نوێ توانی بە سکاڵایەک پەرلەمان هەڵۆشێنێتەوە ئەنجومەنی پارێزگاکان ینی ئەو درێژکردنەوە نایاسایی مەبەسم بوو ینی قەرارێ لەم ڕۆژانە دەرکرا بۆ کاندیدێکینەوەی نوێ لە بادینان لە هەولێر ینی دەرکرا کە نابێت بەشداری هەڵبوو لە ڕووی سیاسیەوە بڵێن زیندانی کرابوو ئێستا تانەدرا لە محکەمەی فیدراڵی بە سێ ڕۆژ هەڵوەشاوە ینی ئەمە جیاوازە لەو سەردەمی کە تۆڵی 25 کورسی ناتوانرا هیچکە ئێستا بەڕای منەوە تا پەرلەمانتارانی نەوەی نوێ نۆ کورسیشن شتی زۆر گەورەشەکەن لە بەغدا زانی بۆ نمونە کاگە خوب من پێم وانەیەوە نەش زۆر احتیمات بکەین لەسەر حکوومەتی عێراقی پێمان وایە فریشتەیە و پێمان وایە جارێ ئەوە مەسەلەن هەموو ئەو گرفتانەی هەموو ئەو گلەیانەی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە دە بەرابەر لەسەرەوێ و ڕقمی ئەویان مەسەلەن بە بودجەیەکی 8 میلیاردی ساڵانە موچەی خەڵکەدەن بەڵام میلیشیا و بێیاسایی و بێقانونی و دەخالەتی حیزب و هەژمون و هەیمەنەی ئێران ناوخۆی خۆیانە ئەوەی کە هەیە خۆ دەسەڵاتدارانی هەرێم نییە بەشێکین بەسمەوەیە
اتفاقی هەمومانەگە ڕوون ئیجازە بە من ئەگەر عێراقی بەداخەوە ینی ئەگەر عێراقێکی دیموکراسی مۆدێرن بێ ڕێز لە ئینسانیەتی من بگرێت وەکو ئینسان نەک وەکو کورد و پلە دوو سێرم کە پێم باە حکوومەتێکی باش لەسەر ئەوە بێ موچە با هەرچیەکە بەڵام بەداخەوە کە حکوومەتی عێراقی تێڕوانینی بۆ نەک بۆ حکوومەت هەرێمی کوردستان تێڕوانی بۆ من تۆوەکو ئینسان تێڕوانینێکی جیاوازە ینی هەمان ئەم هەستە شۆڤێنیە و هەمان ئەم هەستی بەکەم زانینەی گەلی کورد ئاوا تێڕوانینەکە ئەگەر نامەسە هەر خۆی لە ئەسڵە عێراق وای لێ نەهات هەر لە ئەسڵە مەسەلەن ئەم عێراقێکی مۆزاییکی ناومۆجی نەبوو هەموو هەتاکیکی ئەم وڵاتە مەسەلەن وەکو زۆربەی دنیا خۆی سا لە سویسرا چەندین پێکاتی جیاواز و کانتۆنی جیاوازە و هەر یەکیان بخۆیان بڕێەوە بخۆێمە ئەگەر عێراق ئەوە بکە بەسەر چاو بەڵام قسەکەەوەی ئێمە پێمانوانە بێ عێراق فریاد ڕاستە لەگەڵەوە شامن تەیدی ئەوەی جەنابەت دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە نەدانی موچە لە دروستکردنی قەیران لە کێشە ئەمە ئەگەر قسەکە لەسەرەوەیە دیسانەبێ بڵێم کاوێق و تۆ ئەبێ ئەوە لەبەر چاو بگری مۆزاییکی ڕێژەی لیستە جیاوازەکانە بێ ئاڵگۆڕی بەسەرابێ لە پەرلەمانی کوردستان بۆی کە ئەم وەکو ئەڵتەرناتیڤ خۆی نیشاندا بزانین چیەکە بەڕێی من وازحیشە تەبیعیشە مەسەلەن هێزێکی وەکوی جەنابەت دەڵێ و مەسەن زۆر جەختی لەسەرەکەوێ هێزێکی وەکوونەوەی نوێ بێ 40 کورسی بێنێ لەگەڵ هەندێک هێزی تر تەحالفکە بتوانێت مەسەن ئاڵگۆڕ پێک بێنێ مەسەن نموزەجێ بگە تاقیکەیتەوە مەسەلەن من لەگەڵ ئەمەم ئەگە قسەکە لەسەر پرسی دیموکراسی و پرسی ئازادی و هەڵبژاردنە من پێم زۆر نۆرمال ماڵە هەر هێزێک بتوانێت زۆری نەبێنێ و مەسەلە نموزەجێکی تازە تەقدیمکە بۆی بتوانێت قەیرانان تێپەڕێنێ بەڵام بەڕێی من ئەم هەڵبژارنە ئەم پەرلەمانی کوردستانی کە دێ هیوادارم بۆچوونەکەی من غەڵەت بێ پێم وانە بتوانێت ئەم کێشە و معاناتانی خەڵک چارەسەر بکە بتوانێت کێشەی ئەزانی خۆی کێشەی چارەسەر ناکە پەرلەمان